ئەوە 17 ساڵە پێ نەناوەتە ناو خاکی تورکیە، بەڵام ناوی فەتحوڵا گۆلان لە نێو هەستی لایەنگیرانی ئەردۆغاندا بە توندی دەزرنگێتەوە. Tayyip Erdoğan'a sahip çıkmaya geldik. ئێمە لێرە پشتیوانی لە تەیب ئەردۆغان دەکەین با فریشتەکان دەست بە باڵێەوە بگرن و فەتحوڵا گولەنیش بە نەفرەت بێت. ئەوانەی کە لە بزوتنەوەی گۆڵاندان لەم ڕۆژانەدا نایانەوێت قسە بکەن، ئەو باڵاخانایی کە پەرتوکەکانی تێدا چاپ دەکرێن و بڵاو دەکرێنەوە ئاڵایەکی تورکیایی پێدا هەڵواسراوە کە دروشمی فرۆشگاکەی داپۆشیوە. ئەمەش نیشانەی ترسە. بزوتنەوەی گوڵن زۆر بەهێزن و بەنهێنی کار دەکەن، کەسانێکی کەم لێرە دان بەوە دەدەنێن کە سەر بە ئەوانن. بەڵام بزوتنەوەکە بە شێوەیەکی بەربڵاو لە بنیادەکانی پەروەردە و فێرکردن و بەڕێوەبردننی خوێندگاکاندا بوونیان هەیە. ئەندامەکانی خاوەنی پلەپایەن لە ناو لەشکەر، دەستگا زانیاریەکان و دادوەریەکاندا. نووسەری کە بۆ ماوەی 16 ساڵە لیەکۆڵینەوە لەسەر گۆڵان دەکات، جارێک زەندانی کرابوو بەهۆی ئەوەی گوایە یەکێکە لە پەیڕەوانی. Neden gitti? Ticaretle zerre kadar alakası yok. ئایا ئەو بۆ ڕۆیشت؟ ئەوە هیچ پەیوەندێکی بە چالاکی کاروبارەکەیەوە نییە. گولەن بەم شێوەیە ئەو زۆر کەسێکی خاکیە، بەڵام دەیەوێت هەموو وڵات لەژێر دەستی دابێت. ئەردوغان و گۆڵێن لە دەمێکدا هاوپەیمان بوون. دید و بۆچوونی هاوبەشی ئیسلامی نەرمڕەویان هەبوو، بەڵام وا دەرکەوت تورکیا ئەوەندە گەورە نەبوو جێگای هەردووکیانی تێدا ببێتەوە. Ama o güç سەرکوتکردنەکانی ئەردوغان سەنگی خستۆتە سەر ئەو دام و دەستگایانی کە بڕوا دەکرێن بە ڕێگەی ئەوان گولن کاریگەری لەسەر پەیڕەوانی دەکات. ئەو دەسەڵاتە لە دەمێکدا وای کرد ئەم دوو هاوبەشە جێوازیان تێدا دروست بێت، چونکە ئەردوغان کەسێک نەبوو کە دەسەڵات دەگەڵ کەسێکی تردا دابەش بکات. شێوازی ئیسلامیەکەی ئەو زۆر سەرڕەکێش بوو بۆ کەسانی کە بێیانەوێت ئیسلامیەکەیان لە جیهانێکی مۆدرندا بەسەر بەرن. لەبەرەوەی ئەمریکا ڕێگەی داوە گۆڵێن لێرە بمێنێتەوە، زۆربەی تورکەکان جاڕاست بێتیان نە لەو بڕوایەکەدان ئەمریکا دەستی هەیە لە کۆدەتا سەرنەکەوتووەکەی کە تورکیای گۆڕی. جانە دیلان، بەشی کوردی دەنگی ئەمریکا.